پاش کۆبوونەوەی لەگەڵ مەزعود بەرزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی عێراق و دکتۆر بەرهەم ساڵح شاندی هەدەپە ئەمڕۆ لە هەولێر سەردانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانیان کردو. دواتریش لەگەڵ هەریەک لە سەرۆکی حکومەت یاریمی باشووری کوردستان نێچیرەڤان بەرزانی و دواتریش سەردانی یەکگرتووی ئیسلامیان کردو. بڕیاریشە ئەمڕۆ سەردانی کۆمەڵی ئیسلامی بکەن لە شاری سلێمانی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کۆبوونەوە. سەلاحەدین دەمیرتاش لە وتارەکەیدا چەند ئاماژەیەکی سیاسی کرد. بە نمونە ڕوونی کردەوە دەمانەوەی یەکێتی و برایەتی نێوان کوردان بپارێزین، هەرچەندە بەهۆی ئەو کێشانەی کەوتبووە نێوان حیزبەکان چارەسەری هەندێک قورسە و هێزێک نییە بۆ ئەوەی چارەسەری و کێشانە بکە، بەڵام هەوڵ دەدەین پرسی کورد چارەسەر بکەین و خزمەتی ئەو پرسە بکەین و هاتنی ئێمەش بۆ ئەو مەبەستەیە بۆ باشووری کوردستان. دەربارەی پەرخستنی پەرلەمانی هەرێم دەمیرتاش جەختی کردەوە کە هیچ هێزێکی باشووری کوردستان سوودمەد نەبووە لە پەرخستنی پەرلەمان، بەڵام دوژمنانی گەلی کورد و دوژمنانی دیموکراتی پێی دڵخۆش بوون، داواشی کرد کە پەرلەمان کارا بکرێتەوە. دەربارەی ڕۆژاوای کوردستانیش دەمیرتاش ڕایگەاند بۆ ڕۆژاوای کوردستان هاوشێوەی پارچەکانی تری کوردستان پێویستمان بە ڕێکەوتن هەیە و پاش ڕێکەوتنیش خەباتی هاوبەشمان پێویستە. لەبارەی ئامانجی سەردانەکەیانەوە دەمیرتاش ڕاگەیان نابێ هیچ حیزبێکی کوردی بەرژەوەندی حیزبی بخاتە پێش بەرژەوەندی گەلەوە، بۆ مەبەستەش هەدەپە دەیەوێت بە بەشداری تەواوی لایەنە سیاسیەکانی هەر چوار بەشی کوردستان کۆنگرەی نەتەوەیی ببەستێ. دەربارەی ئۆجەلانیش دەمیرتاش ڕوونی کردەوە هەدەپە لەسەر ڕامان و فەلسەفەی بەڕێز ئۆجەلان دروست بووە، ماوەیەک بوو ئاگاداری ڕەوشی ئەو نەبووین و ئەوەش مەترسی بۆ دروست کردبووین، بەڵام بەهۆی ئەوەی گەلانی کوردستان فشاریان دروست کرد و چالاکی بە کاریگەریان ئەنجامدا، دەوڵەتی تورک ناچار بوو ڕێگە بە دیداری بنەماڵەی ئۆجەلان بدات لەگەڵیدا. وتیشی ئۆجەلان پەیامێکی ئاشتی بڵاو کردەوە و داوای چارەسەری پرسەکانی کورد و تورکیای بە ڕێگای گفتوگۆی ئاشتیانە کرد، بەڵام دەوڵەت نایەنەوێت بە گفتوگۆی ئاشتیانە پرسەکان چارەسەر بکرێن. ئۆجەلانیش دەستنیشانی کردووە کە ئەگەر دەوڵەت ئاشتی نەوێت ئەو کات دەبێت بەرخۆدانی بە کاریگەر بکەین دژ بە فاشیزمی دەوڵەت. سەلاحەدین دەمیرتاش لەو کۆبنەوەی هەولێر ڕەخنەی لە حیزبەکانی باشووری کوردستان گرت، بە تایبەت ئەوانەی لە کۆبنەوەکەدا ئامادە بوون و ڕایگەاند لێرە ژن نابینم، ئەوە لە کاتێکدا کە زۆربەی حیزبەکانی باشووری کوردستان ژنیان لە سەرکردایەتەکانیاندا هەیە. وتیشی پێویستە لە جەنگ و ئاشتیدا ژن لە هەموو کایەکانی ژیاندا هاو شانی پیا و تێبکۆشن و ڕێگەیان پێ بدرێت کە ڕۆڵی خۆیان هەبێت لە کۆمەلگادا.